بەتوندی پەلامار و لەشکرکێشی ناڕەوای دەوڵەتی تورکیا و گروپە توندڕەوە هاوپەیمانەکانی بۆ سەر خاک و خەڵکی تێکۆشەری کانتۆنی عەفرین لە ڕۆژئاوای کوردستان شەرمەزار دەکەین. پێمان وایە پاساوی تورکیا بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی لە ناو خاکی وڵاتێکی تر بە تایبەت لە سنووری کانتۆنی عەفرین کە گوایە دوورخستنەوەی هەڕەشەیە لەسەر ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتە بیانووی پوچ و بێمانایە پێشالکاری هەموو یاسا نێودەوڵەتیەکانە. ئامانج لەم گردبوونەوەیە سەرکۆنەکردن و شەرمەزارکردنی لەشکرکێشی سوپای تورکایە بۆ سەر ڕۆژاوای کوردستان لە کاتێکدا کە بەتوندی ئیدانەی ئەم لەشکرکێشیەکەین ئەم دەستدرێژیەکەین لە هەمان کاتدا داوا لە کوردستانیان دەکەین لە هەر شوێنێک بن داوا لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەەکەین کە برژێنە سەرجادە فشار دروست بکەن بۆ کۆتایی هێنان بە ئەم دەستدرێژیە. پێمی ئێمە تەنها پارێزیاریکردنە لە چوار پارچەی کوردستان. ئێمە دژی ئەو کارە ناڕزایی یەکەین، یعنی ناڕزایی دەبرین بەرامبەر ئەو کارە ناشینە بەڕاستی کارێکی ناشینەوە ئێمە ینی تەحەدا و کاراکەین. بەڵێ ئێمە پێمان وایە ئەم کارێکە بەرامبەر بە عەفرین کرا و کارێکی دڕندانەیە بەرامبەر بە هەموو ملەتی کوورد دەکرێت چ عەفرین بێتن لەناو کوردستان بێ هەرمان کارە بۆی ئێمە بەرگری لەو کارە دەکەین ئەگەر تەنها دەنگێکش بەرزکەینەوە بەسە بۆ ئەوەی پشتگیری لە عەفرین بکەین.